سەرەتا بەناوی خی گەورە میرەبان بەخێربێن سەد چاوم. بەڕاستی ئەگەر باسی کەمێک باسی نوێژوی مزگەفتی ئاڵتی بەرماغ بکەین کە لە نێو هەولێر و بە تایبەتی تر لە ناو قەیسەری ئەمن نازانم نوێژوەکەی چەندە، بەڵام من خۆم وەکو گەنجێک وەکو دوکاندارێک لە ساڵی 1994ەوە کلیلی ئەو مزگەوتەی لەکنە من بووە. حتا ئێستاش کە 2026 بەڕاستی کلیلی هەر لەکنم مەوجودە. دیارە مزگەوت تایبەتمەندێکی خۆی هەیە. مزگەوت لە ناو قەیسەری بە حکمی ئەوەی کە کۆمەڵێک دوکاندار و مەسەڵەن خەڵکی گەشتیار و خەڵکێک ئەوە دێ مزگەوتەکە زۆر زەرورە کە وجودی هەیە. دیارە ئەو مزگەفتە چەندان مامۆستا لێرە بۆ وەفاتیان کردی و ڕۆیشتونە و ئیدی دەمێکە بەڕاستیە من لەگە ئەو مزگەفتەی زۆر ئاشنامە، ینی چۆن دەرەی لەگەر خینم تێکەڵ بووە و ئەو مزگەوتەشم زۆر خۆش دەوێت لەبەر ئەوەی مناڵ بووم کلیلەکە لە دەستم بوو کە کلیلیش لە دەست بی ینی وەکو ئەوم تەسەڕوفات دەکرد بام هەموو جارێ دەیگۆ کوڕم وا تەسەڕوفات لەگەڵ مزگەوتەی بکە کە ئەنەه ماری خۆتە. ئیدی ئەوها پەروەردەکرام کە خۆشم بێ نەقستانێکە بایم نامڕتەح دەبووم. بەخوای جاری وا هەبوو کارەبا مەسەلەن خراپ بوو، ئاو نەبوو، ڕەنگی شەو هەبووبی حتا سعات 12:30 ئەمن لێرە بوویمە کە هیچ کەسێک لەو بازاڕێ نمایە. ئەمن لێرە بوویمە بە حکمی ئەوەی کە مەوعید هەبووە کە ئاو بێت بە تەنکەر بکڕێتەوە ئەو مزگەوتەی لەوەی ڕۆژانە خەڵکی نێشکەر بەڕاستی و گەشتیار بێتن ئیشی بە مزگەوت بێ احتیاجی خۆی دەبرکە یاخود دەستنێژە یاخود ئیش خۆی پێ دەبرکاتن. ئیدی بەڕاستی کۆمەرە ینی خۆشی و ناخۆشی هەبووە بێگومان لە ناو بازاڕی لە ناو جەرگەی بازاڕی ینی نازانم چۆن وەسفی مزگەوتەکە بکەم. مزگەوتەکە لەکنە من ئەوە تەحمیر کرا نەخۆ بە شێوازێکیکە بوو، بەڵام ئیدی تەعمیر کرا دەتوانم برێم ئێستا جوانتر بووە کاتی خۆی ئەوهاژ نەبوو.